هەمووشیان لە جیاتی دابینکردنی خۆشگوزەرانی بۆ خەڵکی کوردستان چەسانەوەی خەڵکی کوردستانە بە کۆیلەکردنی خەڵکی کوردستانە تێوزەرەدەی بە هەرێمی کوردستان یاگەاندووە هیچی کەمترنێ لەوەی داگیرکەرانی کوردستان بەرامبەر بە هەرێمی کوردستان کردویانە. ڕاستکردنەوەی باری خواری هەرێمی کوردستان و معاناتی 32 ساڵی ڕابردوو هەنها بە خەڵکی کوردستانەکرێت. خەڵکی کوردستان دەتوانێت بڕیازدا کێ حاکم بێ و کێ حاکم نەبێت، ئەم شارە هیچ کێ بێ و هیچ کێ نەبێت، ئەم وڵاتە هیچ کێ بێ و هیچ کێ نەبێت. بەتاکید ئەوانەی دوێنێ قەیرانیان خوڵقاندووە بەیانی کە جارێکی کە کورسی حکومڕانێتی وەرەگرنەوە درێژە بە هەمان قەیرانەکانەدەن و هەمان ئەو شێوە حکومڕانی بەردەستاکەن کە لە ڕابردوو کردویان و ئەوەش کە ئێستا ئەیکەن لە کاتی بانگەشەی هەڵبژاردن جگە لە خەڵەتاندنێکی ڕایگشتی خۆزگە قدرەتی ئەوانە بوو هەر ئەو پارەیە ئەعلانکەن کە ئەو بڕێی کە خەرجیەکەن لە هەڵمەتەکانی هەڵبژاردن بیڵێن بۆی کە ئاوڵاتیان لە هەرێمی کوردستان بزانێت چی خەرجەکە موچەی فەرمانبەرانە موچەی دزراوی خەڵکە کەسانێک کە وەکو مافیا بیرکەنەوە بەرژەوەندی حیزب و خۆیان و بنەماڵە و کوڕەکانیان لا گەورەتر بێت لە بەرژەوەندی نەتەوەیە قەت کێشەی ئەم نەتەوان پێ چارەسەر نابێت. هیچ کەسێک گەشتبین نەبێت لە ژێر سایی ئەم دەسەڵاتی کە ئێستا هەیە لە هەرێمی کوردستانە هەرێمی کوردستان یەک هەنگاوەرە پێش بچێت.